سلااوان لێ ببینەرانی خۆشەویست بەیانیتان باش ئەمڕۆ لەگەڵ دکتۆر شاخەوانم سپۆری نەخۆشیەکانی پێستە باسی پەڵەی پێست و کاریگەری هەتاوەکەین دکتۆر بەخێر ببیانیت باش سپاس بەیانتان باش بانیت باش ئەگەر پێم بڵێ پەڵەی پێست مەرجە هەر بەوەی هەتاوە دروست بە یاخود هۆکارە سەرەکیەکان چین بۆ پەڵەی پێست بەڵێ طبعاً پەڵەی پێست یەکێکە لە باوترین حاڵەتەکانی پێست کە لە دنیاە بە ملیۆنان خەڵک بە پێوەی ئەناڵێنێ گرنگترین شت لە پەڵەیە جیاکردنەوەیەتی لە هەندێک فاکتەری تر لە هەندێک حاڵەتی تر پەڵە بۆ خۆی لە ئەسڵا بریتە لە تۆخبوونەوە و زیادبوونی ژمارەی میلانین و میلانۆسایتەکان میلانین بریتە لە ڕەنگی پێست میلانۆسایت ئەو خانەیە کە میلانین دروست دەکات هەر کاتێک ئەم دوو شتە ئەگەر یاخود بەس ڕەنگەکە یاخود خانەکانیش زیایی کرد ئەوە تۆخبوونەوەیەک ڕۆ ئايات وەکو جەنابەت پرسیارەکەت ئەوە بووکەوە هۆکارەکەی ئایا بەس ئەوەیە با بڵێن پەڵەی پێست هۆکارەکەی هەتاو بە یاخۆ هەندێک حاڵەتی تر بێ ئەنواع و ئەشکال سەبەبی هەیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی هەتاوە بە شێژی گشتی بەڵام ئەتوانین بڵین پەڵا لە دێر زەمانەوە وا باو بووە کە لە خانمانە زۆر بێت بەس بە شێژی گشتی ئیستا لە خانمیش و لە پیاوانیشە زۆر دروست دەبێت هۆکارەکانیشی باسەکەین باشە بەدەر لە هەتاوە هۆکاری دیکە بەڵێ یەکێک لە هۆکارەکان بە شێژی گشتی لە خانمانە هۆرمۆنە هۆرمۆنی ئیسترۆجین پرۆتیسترۆن و هۆرمۆنێک شێکە پێوترێ میلانۆسایت ستیمولێتینگ فاکتەر کە ئەمەژێکێکە لە ئەو فاکتەرانەی کە خانەی میلانۆسایتەکان و خانەی میلانۆ ئەوەی کە ڕەنگی میلانی دروست دەکات ژمارەیان زیاد بکات ئەم سێ هۆرمۆنە بە شێوەیەکی گشتی ڕێژەی ڕەنگی پێست و ڕێژەی تۆخبوونەوەی پێست ئەگۆڕن دیاریەکەن هۆکاری سەرەکیەکانمان لە خانمانە ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی لە دووگیانیە زۆر زیادەکەن بەڵام سەبەبی تر هەیە سەبەبە ئێکستەرناڵ فاکتەرەکان ئەوانەی کە زۆربەی کات پاکردنەوەی دەم و چاو بە شێوەیەکی ناتەندروست ئەنجامێن یاخود هەندێک جار بەکارهێنانی ئەو مادانەی کە ئەبێتە هۆی لابردنی مووی زیادە بە دەم و چاو مەسەلەن وەکو ئەوەی کە باوە لە ناو خانمانە شیلە و شەمع و مەسەلەن موکێش و هەندێک پێداویستی ڕۆژانەکەەوە مولابن ئەمە حاڵتێک دروستەکە پێوترێ PIH PIH چیە تۆ کاتێک کە سووربوونەوە لە پێستا ڕوئەیات ئەم سووربوونەوەیە بە کاریگەری هەتاویشت لەسەر بێ بە شێوەیەکی کەمیش بێت ڕێژێکی زۆر لە پەڵۆ بۆ دروست دەکات هۆکاری ئەمەش ئەوەیە کە با بڵێن پێستی ئەو کەسانی ینی با بڵێن ئینسان شەرقیەکان بە پێی تەصنیفی عالەمی فیتسپاتریک ڕەنگی پێست 6 جۆری هەیە عادەتەن شەرقیەکان وەکو کورد یاخۆ عراقی تقریبان تایپی 4 تایپی 4ش بەرەو ئەسمەر ئەڕۆن هەتا ڕێژەی ڕەنگی پێست تۆختر بێ ڕێژەی پەڵە دروستبوون تیانە زیاکات ئەمە بڵێ واتە بۆ نمونە ئەگەر کەسێکی تایپی 4 بێت ینی مەسەلەن ڕەنگی پێستەکەی بەرکەوتێکی زۆر کەمیشێ بە لەبەر هەتاوە پێستی پەڵە زۆر دروستەکە بۆکو تەصنیفی عالەمی فیتسپاتریک کە 6 جۆرمان هەیە ئەوانەی کە پێستیان تایپی یەکە یان تایپی دووە پەڵە دروست ناکەن چکە ڕێژی میلانین لە پێستیانە زۆر کەمە یاخود هەر نییە بەڵام تایپی 3 و 4 وردەورە زیاکە 5 و 6 نیگرۆ و ئەو ڕەشپێستەکانن چاکی و خراپی ئەم تایپانە چییە؟ ئەوانەی کە میلانینیان کەمە پێستیان زۆر ئەسووتێ بەس پەڵە دروست ناکەن ئەوانەی کە پێستیان میلانینیان زیاترە پێستیان کەم ئەسووتەیان ناسووتێ بەڵام پەڵە زۆر دروست دەکەن ئێمەش کە لەو تایپانە بین هەر کاتێ بەرکەوتەمان لەگەڵ تشکی خۆرا هەبێت لەگەڵ UV لایتە هەبێت ئێمە تشکی سەرۆنەوشەیی با بڵێن سەبەبە ڕئیسەکەیە کە لە تشکی خۆرا هەیە و سەبەبی تریش با بڵێن ئینتەرنال فاکتەرەکان ئەوانەی کە وەکو باسم کرد هۆرمۆنە یاخود هەندێک دەرمانە بە تایبەتی کەوەرەگیرێت ئەوانش پەڵە دروست دکتۆر هەموو پەڵەیەک پێویستەکە سەردانی پزیشک یاخود ئەگەر هۆکارەکەی زانرا و تەنها خۆ بە دەروگرتن لە هۆکارە ئەبێتەوە چارەسەر کاک دکتۆر پەڵە یەکێکە لە قورسترین نەخۆشیەکان کە تووشی ئەمابێت خەڵک لەبەرەوەی خۆی بە شێوەیەکی زۆر خاو دروست ئەبێ ئەخسەریا دروستە بێ بەڵام زۆر خاو لا ئەچێت جاری وا هەیە پەڵەیەک دێت بە چەندین ساڵ کۆنترۆڵ نابێ یاخود لا ئەچێ و هەڵەیاتەوە بەتابەتی و پەڵانی کە بە شێوەیەکی هەڵە چارەسەرکراون هەندێک پەڵە هەیە بەداخەوە زۆرێک لە ینی ئەمە عالەمیان وایە و لە هەموو کۆمەڵگایەکی شەعامە هەیە خەڵک کەمتر بۆ نەخۆشی پێست یەکەم جار پەنا باتە لای پزیشکی
پێشەوە پەناباتە چارەسەری هەڵا چارەسەر هەڵەکان وا لە ئێماکەن کە کێشەکە قورستر بێت و ببێتە هۆی تەمان ئێمە پەڵا لە دوو طبقی پێستا ڕوئات ئپیدێرمس و دێرمس طبقە قوڵەکان کە دێرمسە هەر کاتە دێرمەڵ ملازمامان هەبوو واتە پەڵەیەکمان هەبوو لە طبقی بنتوێژی پێستا قورستر چارەسەر بێ هەندێک جار بەهۆی کاریگەریە هەڵەکانی ئەو چارەسەرانی کە پێشوزر وەریگرتووە ئەبێ بە دێرمەڵ ملازمە واتە پڵێکی قوڵ و ئەم پەڵە قوڵە زۆر جار عیلاجەکان کۆنتڕۆلی ناکەن چکە دەرمانەکە ناگاتە ئەو قوڵایە و ئەبێتە حاڵتێکی عینات لەگەڵ ئێمە و لە ئەخیرە شتێک دروستەکە پێتر ئۆکرۆنۆسس ئۆکرۆنۆسس ئەوەیە کە ئیتر ئەوەندە عینادە بە هیچ شتێک لا ناچێت بۆیە کەیسمان هەیە لە بابەتە باشە کەواتە خەڵک ئەوانەی چارەخوازن سەردانەکەن تەحملیانەوە وانە زۆربەی کات پیان ینی ڕاستە من زۆر کەیس دێ ئەڵێ من تەمان ئەوەی کە دێتە لای من یا لای هەر دکتۆرێکی بەڕێست ئەڵێ چەند شوێنێکی یەکەم جاری نییە نەکەم جاری نییە یعنی من لەگەڵ ئەوانی قەت بە چارەخوازێک بڵێ تۆ چارەسەرت نییە بە هیچ شتێک نەک هەر بۆ پەڵەیەکی پێست بەڵام ئەگەر پێشی بڵێ بە مانگێک چارەسەر دەکەم یا بە دوو مانگ چارەسەر دەکەم ئەوەش بەڕاستی ڕازگویانە نییە تا حەدێک چکە لەوانەیە وانە بێت شەژمان کەمتری لەوانەیە بە مانگێک بڕوە بەڵام لەوانە شە بە ساڵە نەڕوە بۆیە ئەڵێن لەگەڵی ئەڕۆین باش و ئەبێ فاکتەرانی کە سەبەبن بۆ تۆ هەندێک کەس بە شێوەیەکی بۆ ماوەیی یعنی مەسەڵەن خانمێکە بە هیچ شێوێک ئەبەدەن حەملی نەکردووە تەمەنی هێشتا مناڵە بەڵام پەڵی هەیە سێرەکی چەند خوشکێکی ئەوانی شەروان ئەمە بۆ ماوەیە کاریگەری هۆرمۆنە کاریگەری هۆرمۆنی ئیسترۆجینە ئیسترۆجین تەمەن ڕسێپتەرەکانی نەک بۆ خۆی ڕسێپتەرەکانی زیادن بۆیە پەڵیان بۆ دروستە بێ بۆیە تۆ بۆ ماوەی شتێکت هەبێ چاکەکەی هەڵێتەوە چاکەکەی هەڵێتەوە ینی ئەمە بەردەوام ویشێ سایکڵە سایکلێکە لەگەڵ یا ڕۆی یعنی چاکە بێ و هەڵێتەوە بۆیە جاریوە ئەویش لە تۆ بێزارە بێ بەڵام شتێک نییە چارەسەری نەبێ و چارەسەرەکانیش ئەبێ زۆر زانستیانە بێ باشە دکتۆر ڕەنگە پرسیارەکە لای خەڵک ئەوە بێگوێگوانینە سەر پرسیاری بینەرانیش لەگەڵ ئەم هەموو پێشکەوتنەوە و بوونی ئەم هەموو ئامێرە پزیشکی نوێیە هێشتا هەر پەڵە ناکرێ بە مانگێک و دوان وسییان چارەسەر بکرێت کاک دکتۆر مەسەلەی پەڵا ئەبێ عنیف نەبی لەگەڵیا ڕەنگە خەڵکێک زۆر بە سادەی سەیریکە بەڵام حاڵتێکی سایکۆلجی ناخۆش بۆ خۆ دروست دەکات بەتابەتی ناو خانمانە بابەتێکی باوە خانمان زیاتر لە دنیا احتیمام بە جوانی ڕوخسارێن و پیاوانیش ینی خۆشبەختانەوانیش احتیمامێن ئێستا بەڵام پێش خانمان زیاتر هەروە باو بووە بەڵام حاڵتێکە با بڵین چارەسەرکردنی نابێ عنیف بی لەگەڵیا هەندێک کەس ڕاستەخۆ هەنگاو ئەنێ بۆ شتێکی قورس بەڕاستی پرۆفێشناڵە نییە بە بەس شتی بەسییت ئەمە ئێمە بەپی تێکست بوو بڕۆین بەپی زانست بڕۆین تۆ بێ سەرەتا بە عیلاجی بەسییت دەست پێ بکەی هێواشاش بۆی هەم پێستەکە تەنەک نەبێ هەم ناوروژێنی هەم کاریگەری لاوەکی تۆ بۆ منە پەڵەی هەیە لەو لاوە مووی بۆ زیاب بکەی پەڵەی هەیە لەو لاوە زیبکەی بۆ زیاب بکەی یانی پەڵەکەی بۆ چاکەی بە زیبکە بۆ زیاد کردووە پەڵەت هەیە لەو لاوە کردوتە بە ئۆکرۆنۆسس وەکۆی کە باسم کرد عیلاج لەیزەرێکی بۆ بەکاربێنی بێتە هۆی پەڵەیەک یا بێتە PIH جەناب دەزانی پۆست ئینفلامەتری هایپەرپیگمنتیشن واتە ئەوەی کە برینێک دروستە بێ و ڕاستەخۆ دواترەوە پەڵامە PIH ئەو برینە زۆر قورس چارەسەر بێ وەک لە پەڵەکە خۆی باشە دکتۆر با بێنە سەر پرسیاری بینەرانمانەوانەی لە کۆمنت وایە نووسین بێگومان بینەرانی خۆشەویستە ساتوان لە کۆمنت پرسیارەکانی خۆیان بنووسن باسی ئەوە کراوە تۆخی ژێرچاو بەڵێ ئەوان هۆکات دکتۆریان تۆخی ژێرچاو جیاوازە لە پەڵا تۆخی ژێرچاو بریتە لە دەرکەوتنی پێریئۆستیەم واتە بەرگی ئێسقانەکە و زائیدەن کۆبوونەوەی ڕێژێکی زۆر لە مادەی هیمۆسیدرین ئەوەیە کەوا لە کاتێکە خوێن لە مول لە خوێنەکانەوە دەرەچێت دەرەوە ڕێژێکی زۆر لە ئاسن ئەنیشێ لەو منطقەیە و زائیدەن کەمبوونەوەی با بڵێن ئۆکسین لەو منطقەیە هەندێک کات هەموو کاتێنا و هەندێک جاریش بەهۆی کێشدا بەزاننەوە کە قۆڵیەک دروستە بێ واتە کۆمەڵی فاکتەری هەیە بە شێوەیەکی گشتی پەڵەی ژێرچاو ئەگەر بۆ ماوەی بێت زیاتر چارەسەرەکەی زۆر قورسترە وەک لەوەی کەوا هۆکاری دەرەکیە بێت بۆ نمونە کەسێک ژێرچاوی قوڵ بە بەهۆی کێشدا بەزاننەوە
کەوا بۆتە هۆی دەرکەوتنی پێری ئۆستێمەکەی واتە بەرگی ئێسقانەکەی ئەمە ڕەشیەک دروست دەکات هەر کاتێ ئەو ژێر چاوە پڕەکەیتەوە ڕەشەکە کەمتر دەرەکەوێت بەڵام ئەگەر کەسێک لوتی گیرا بێت بەردەوام لوتی گیرا بێ هەناسەیانی زەحمەت بێ ئەم منطقەیە ڕێژەی ئۆکسین تایە کەم بێتەوە بڕێکی زۆر لە ڕەشی لە دەوری چاویان کۆ بێتەوە چکە ڕێژەی ئۆکسین کەم بێت لەو منطقەیە ئاوترێ لێکێکە لە فاکتەرەکان بەڵام فاکتەری تر بۆ نمونە کەسێک بەهۆی بریناریە کۆپەڵێکی بۆ دروست بووە ئەوان جیاوازەوان ناچێتە زمینی دارکسەر باش ئەو هۆکارمان نییە میش بۆ ماوەی بێ بنمونە هەندێک خێزان خۆیان بەرچاویان بڵێ وەکو باسم کرد ڕێژەی ڕەشی ژێرچاو بەشەی گشتی بۆ ماوەیە ئەگەر بۆ ماوەی بێ زۆر قورسە چارەسەرەکەی بەس ئەگەر بۆ ماوەی نەبێت باشتر چارەسەرەکەی ئەلبەتە هیچ کاتێک ناتوانانی پەڵی ژێرچاو ئەگەر بۆ ماوەی بوو لە 100 کۆنتترۆلێکی چکە ژێرچاو کۆنتترۆلەکەی سەرۆی چاو کۆنتترۆل ناکرێت باش دکتۆر پرسیارێکە تۆ پرسیارێکی تا حەدێکی باشیش منطقیە باسیەوە کە باشترین ڕێگە بۆ لابردنی مو چییە کە ئەو شتانەی باست کرد بە ڕێزت وتت لە ئێستاە لە زروفی ئێستاە کە لەیزەر هەیە باشترین ڕێگەی بۆ چەلابردنی مو ئەگەر کەسێک تااقەتی هەبێت لە لەیزەری مو بەڵام ئەگەر تااقەتی لەیزەری مو نەبێ و ئەگەر لابردنی مو بۆ تەریقانی کە باسم کرد کێشەی بۆ دروستکە کێشەکە هەر پەڵە نیە زیبکەی بۆ دروستەکە سەلکی مووەکە ئیلتیها بکات یعنی ئەمان ئەگەر ئەمانی بۆ دروست بتەمان هەندێک کەسێک قەدە و کێشانی بۆ دروست نابێ بەڵام ئەگەر ئەو کێشانی بۆ دروست بوو و حەزیشی لە لەیزەر نەبوو شەیڤینگ واتە تاشینی مووەکە لە هەمووی باشترە موزیان ناکات موزیان ناکە نەخێربەی شێک کەوا پێوترێ ئەنی چۆڵی بیر و باوەڕێکی هەڵەیە کە پێشتر ئانۆد موزیاکە باش ئەو حەبانی کە ڕێگریەکەن لە مناڵ بوون ئەبێتەوە دروستبوونی پەڵە بەڵێ ئەو حەبانەی کە خۆیان هۆرمۆنی ئەنی با بڵێن ئەگەر کۆمباین بن ئیسترۆژین و پرۆجسترۆن یا بە تەنیا بن هەر ئیسترۆژین بێ هەر پرۆجسترۆن بێ هەمویان هۆکاری پەڵن بۆ خۆی لە حملە لە دووگیانیە ڕێژەی هۆرمۆنەکان بەرزەبنەوە بۆیە هۆکاری پەڵن بۆ ئەگەر حەبەکەشی خۆی هەر هەماشتە لانی دەرونی کاریگەری هەیە لە سەر زیادبوونی پەڵە یاخود دروستبوونی پێم وانییە لانی دەرونی کاریگەریکی هەبێت ئیلا ئەگەر ببێتە هۆی ئەوەی کەوا تووشی ئۆبسیشنێکت بکواتە تووشی ڕاڕایی و قەلەقێک بکە بەردەوام شتی بۆ بەکاربێنیا دەستکاری بکەیت باش دکتۆر ئەو پەڵەی دوای زیبکە دروستە بێ ئەمەش ئەومان پرسیاری ئەوەکەی کە باسم کرد واتە کورسە بەڵێ خۆی قورس نییە ئەگەر تەبەقەکەی قوڵ نەبێ بەڵام بەپێی ڕەنگی پێستەکەشت ئەگۆڕێکێک سپی پێست بێ و پڵەیەکی دوای زیبکە بۆ دروست بێ ئاسانتر لاچێ و گلوێشێک ئەسمەر بێ بەڵام کاتێک کە تۆ پیاەج ئەوەکو باسم کرد ئەوەیە کەوا برینێکت بۆ دروستە بێ دواتر بێ بە پەڵام شوێن برینەکە بێ پەڵە برینەکە زیبکە بێ شوێنی لەیزەر بێ یان شوێنی ڕووشاویەک بێ هەرچێک بێت یا شوێن سوتایەک بێت کەوو بە پەڵە پیاەج کۆلسترە لە لابردنی لە پەڵی ئەتیادی بەڵام چارەسەرە بێت پەڵەی قاوەی ژێرپێست پەڵەی قاوەی ژێرپێست ئەگەر مەبەستیان فرێکڵ واتە نەمەژواتە بە کوردی خۆیان پێڵم مەگەس خاڵی قاوەی وردووردا ئەوە زۆر کەس بەتایبەتی لە پێستی تایپی دووەکانە هەیە لە ئەوکو ئەوروپیەکان ئەوانەی چاویان بڵۆندن چاویان کاڵە قژیان کاڵە ڕەنگی فرێکڵشیان بۆ دووسبێت کە پێوترێن نەمەش لەناو خەڵکە ئێستا و مصەلاحە باوە نەمەش یاخود مەگەز ئەوەی کە کوردێکی باشتر بێ ئەوە جیاوازە ئەو بەز ڕەنگە واتە تۆ بەزر نسبێکی ڕەنگ زیادی کردووە و هەر کاتێکیش ڕەنگ زیادی کرد ئاسانتر لە ئاچێ و زۆر سەدحیشە باش کەواتە چارەسەری هەیەویش چارەسەری هەیە تەمان ئەو فرێکڵ بە شێوەیەکی گشتی بە عیلاجش چارەسەر بێ بە لەیزەری چارەسەر بێ بەڵام تێکەڵاوی نەکەین پاڵا ماڵە ئەوەی کە لە ناو کووردا پێڵەن ماڵە زۆر بەدەگمەن بە لەیزەر چارەسەری هەیە یان هەرنیەتی من قەت ینی نەسحەت هیچ کەسێ ناکەم لەیزەرێک بەکار بهێنێ بۆ لابردنی پەڵە ڕەنگە لەیزەرێکە بێ بڵێم لەیزەرە بۆ پەڵە بەکاراتەوە بەڵام لەیزەر دوجار گەرمیە هەموو گەرمیەک دژی پەڵەیە بۆیە لەوانەیە پەڵەکە ئەستا بۆ لابرە دوای PIH کە بووە PIH زەحمەتە لابردنی باش دکتۆریەک خولەکەم ماوە پێم بڵێیت زۆرترین گرفت لەگەڵ چارەخوازان کە لەسەر پەڵە هەتان بێت چییە بۆی کە بینەران ئێستا جوان لە بەڕێست زۆرترین گرفت ئەوەیە کاگوی دکتۆر کە دووبارە بوونەوەی حاڵەتەکەیە ئێستا بۆی چارەسەرەکەی دوومانی تر دەستخۆشی لێکا و زۆر باشە 6 مانگی تر لە دکتۆرۆک و خۆم لێهاتەوە ئەوەی کێکە لە گرفتە ڕئیسیەکە بۆچی وایە چکە ئەم کەسە بە شێوەیەکی بۆ ماوەی کێشەی هۆرمۆنێکی هەیە کە ئەبێتە هۆی دروستبوونی پەڵە یاخود بە شێوەیەکی بەردەوام ئەکسپۆژەری هەیە لەگەڵ خۆرە
و دژەخۆر بە باشی بەکاردایانێت. زۆر باشە دکتۆر شاخەوان سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ سپاس بۆ ئەو زانیاری سپاس وربانە کاکە دکتۆر. بینەرانی خۆشەویست، سپاسی بەڕێستانەکەن کە لەگەڵمان بوون.